تا حدێکی باش کۆنفرانسەکە ئامانجەکانی خۆی پێکە ئەتوانین بەگشتی بڵێن لە کۆنفرانسەکە لەسەر دوو ئاست قسە کرا. ئاستی یەکەمیان قسەکردن بوو لەسەر دۆخی هەر چوار پارچەی کوردستان بە شێوازێکی چڕوپڕ قسەیان لەسەر کرا. ئاستێکی تریان قسەکردن بوو لەسەر باشووری کوردستان بە حکمی ئەوەی کە کۆنفرانسەکە لە باشووری کوردستانە بوو و زۆر بە وردی پەنجە خرایە سەر گرفتەکان، پەنجە خرایە سەر برینەکان و پێشنیازی گونجاو خرایە ڕوو و ئەوەی مای خۆشحاڵیە کە لە تەواوی گفتوگۆکانە قسە لەسەر ئەوە ئەکرا کە پێویستە یەک ڕیزی نەتەوەیی پارێزراو بێت. لە ناو یەک ڕیزی نەتەوەیە پێویستە کۆمەڵێ بنەما لە بەرچاو بگیرێ. بنەما یەکەم دیموکراسیە، مافی مرۆڤە، مافی ژنە، پێکەوە ژیانە لەگەڵ تەواوی پێکهاتەکان. لە کوردستانە تەنها کورد نییە، پێکهاتەی تر هەیە لە عەرەب، لە تورکمان، لە ئاین و مەزهەبی جاجا. کۆنگرەی نەتەوەیی هەوڵی ئەوە ئەدا لە داهاتووە حزوری زیاتری لە ناو چین و توێشەکانە هەبێ لە ناو لە شەقامە حزوری هەبێ، لە ناو گەنجانە حزوری هەبێ، لە ناو ژنانە حزوری هەبێ و کۆنگرەی نەتەوەیی هەوڵی ئەوە ئەدا کە چەتری کۆکەرەوە بێ بۆ هەموو هێز و لایەنە سیاسەکان و شوێنێک بێ بۆ گفتوگۆی جددی لە پێناو چارەسەرکردنی کێشەکان. هەموو جارەکان داوت کراون برادرانی پارتی دیموکراتی کوردستان، هیچ لایەنێک بە دەرنەکراوە، هەموو جارێک هەموو لایەنەکان داوت کراون. ئەم جارەش لە ئاستی باڵایە لە ئاستی جاجا داوت کراون بۆ وەڵامی ئەوەی کە ئامادە نەبوون لە ڕاستیە حەزەکەم لە خۆیان بپرسن. پێمان خۆش بوو ئێمە ئامادە بن.